دەزگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە هەڵمەتی هاوکاری لێ قەوماوانی غەزە و گەیاندنی بەخشینەکانی هاوڵاتیانی کوردستان بە موسڵمانانی غەزە. لەو چوارچێوەیەدا چین و توێژەکانی سنووری ناحیەی سەنگەسەر بەشداری هەڵمەتەکەی دەزگای بەخشین دەکەن. پیاوان بە پارە و سامان و ئافرەتانیش بە خشڵ و زێڕەکانیان. ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی دادگەری کە سەرپەرشتی کۆکردنەوەی کۆمەکەکان دەکات ئەم جارە نزیکەی 12 ملیۆن دینار و چەند پارچە ئاڵتونێکیان هێناوە بۆ نووسینگەی بەخشین لە ڕانیا. ئێمە وەکو ئەنجومەنی سەنگەسەر ئەمڕۆژ هاتینەوە بۆ دەزگای خێرخوازی بەخشین. سواز بخوای پەروەردگار ئەمڕۆژ بڕی 11 ملیۆن و 484 هەزاری دیکەمان هێنا. بەوم بڕێژ لە سەرەتای ڕووداوەکانی غەزەوە زیاتر لە 100 ملیۆن دینار لە سنووری ناحیەی سەنگەسەر کە کۆمان کردوتەوە و تەسلیمی دەزگای خێرخوازی بەخشینمان کردووە. لەگەڵ ئەم بڕە پارەیەشدا ئاڵتونیشمان پێیە کە ئەم گوارەیان ئیداکێکە کە گوارەکان لە گوێی خۆی کردەوە بۆ خوشک و براکانمانی لە غەزە نرد. ئەم ئاڵقەیەش هەروەها یەکێکی دیکەیە لەو ئاڵتونانە کە خوشکێک لە پەنجەی خۆی کردەوە و ناردی بۆ موسڵمانانی غەزە. ئەمەش 2 یۆرۆی ئەڵمانیە کە منداڵێک لە ئەڵمانیاوە هاتەوە. کاتێک کە سندوقەکانی ئێمە بینی گوتی ئەوە بۆ کێ؟ گوتمانەوە بۆ منداڵانی غەزەیە. گوتی دەتوانم منیش ئەم 2 یۆرۆیە تێکەم. گوتمان بەڵێ و پارەکەی خستە ناوی و ئێمەش دەستخۆشیمان لێ کرد. ئێمە ئەوڕۆ لە واقع و وەسعێک داینەکە مسلمانانی غەزە لیان قەوماوە توش و کارەساتێکی ناخۆش و ناڕەحەت بوون کە ئێمە ئەوڕۆ دەستمان پێیان ناگات و ناتوانین ڕاستە و هاوکاریان بکەین. بەڵام دەتوانین لە ڕێی ماڵ و سەرۆت و سامان کە خۆی گەورە پێداوین هاوکاریان بین و دەستباریان بۆ بگرین و باری سەرشانیان تۆزێک سوکەین بە ماڵ و سەرۆت و سامانێکە خۆی گەورە بە ئێمەی داوە. بەرپرسی نووسینگەی بەخشین لە ڕانیا دەڵێت هاوڵاتیان و خێرخوازانی سەنگەسەر بەردەوام ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ موسڵمانانی غەزە. برانی ئەنجومەنی سەنگەسەر هاوکاریەکانی هێنا بۆ دەزگای خێرخوازی بەخشین ئەو هاوکاریانی کە کۆیان کردبووە لە سنووری ناحیەی سەنگەسەر زۆر سوپاسیان دەکەین. خۆی گەورە پاداشتی خێرخوازانی سنووری ناحیەی سەنگەسەر بداتەوە و دەورێکی کاریگەریان بۆ هەبووە لە ئەوەلەوە کە ئەو کەمپینەمان ڕاگەیاندووە. هاوکاریی زۆریان هێناوە بۆ دەزگای خێرخوازی بەخشین هەر لە پارە و لە زێڕ و لە ئاڵتونەکان. سەنگەسەر گەرچی ناحیەیەکی بچووکە و دانیشتوانەکەی داهاتیان سنووردارە، بەڵام خەڵکەکەی دەست و دڵ کراوەن و خاوەنی بەخشین و جوامێرین. پێشتریش لە سەرەتای ڕاگەیاندنی کەمپینی هاوکاری و کۆمەک بۆ موسڵمانانی غەزە زیاتر لە 100 ملیۆن دینار و بڕێکی زۆر زێڕ و خشلی ئافرەتان لە سنووری ناحیەی سەنگەسەر کۆ کراوەتەوە و لە ڕێی دەزگای بەخشینەوە کراوەتە کۆمەک و خۆراک و ئازوقە و ڕەوانەی غەزە کراوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.